بیدرانی تۆڕی میدیای ئێستا سڵاوتان لێ بێم کاتتان باش بەرنامەیەکی تایبەتان سەبارەت بە وەرگرتنی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان پێشکەش دەکەم. هەڵبەت ئەو بابەتانی کە لای ئێوە بۆتە پرسیار ئاڕاستەی نەسرین ئەحمەد بەڕێوەبەری سایلۆکانی سلێمانی دەکەم و وەڵامەکەیتان بۆوە دەست دەخەم. ئەو کات پرسیار لە هەندێک جوتیاریش دەکەین کە هاتوون بۆ ئێرە و گەنمەکانیان هێناوە بۆی ڕادستی بکەن. دەمانێت بزانین کێشە و گرفتیان چییە لەم ساڵدا، ئایا لە گەنمەکەی خۆیان لە کوالیتی ئەو گەنمەی کە هێناویانە ڕازین؟ ئێستا من لە سایلۆی پیرەمەگرونم. هەڵبەت لێرە کۆمەڵێک جوتیاری لێ کە هاتوون ئەو گەنمەی کە دووری ویانێتەوە ڕەنجی ئەم ساڵیانە بیانن لێرە ڕادستی بکەن و بە نرخێک بیفرۆشن کە حکوومەتی عێراق هەرێمی کوردستان دیاریان کردو. جا من ئێستا کاکات هەموو لەگەڵایە کە هەر خۆی جوتیارە و لە خەڵکی گوندی قازانە لە پیرەمەگرون. کاکات هەم سڵاوت دەبێم کاتەوە. سڵاو لە خۆتان بەخێر بن سەر چاوم. پێمان بڵێ وەرگرتنی گەنم ئەم ساڵ چۆنە؟ هەڵا وەرگرتنی ئەم ساڵ بە حەقەت خراپ نییە، وەکو ئیشوکاری سایلۆ لە سایلۆی پیرەمەگرون ئەمان ستافەکان زۆر باش و ئیشوکاریان بە ڕێکوپێکی ئەنجام ماوە. بەڵام مشکلی خەڵک ئەمڕۆ وەکو جوتیار پژگیریە کە ڕێژێکی کەم کراوە بۆ فەلاح و ناتوانن هەموو گەنمەکانیان تەسلیم بکەن بە سایلۆ بە حکوومەتی عێراق. بووە وەڵاهی ساڵانی تر تۆزێ باشتر بوو لەم ساڵ، بەس ئەم ساڵەکە ڕێژەکە زۆر کەم کراوەتەوە بە نسبەت پژگیریەوانەیە پارەکە 238 کیلۆ بۆ هەر دوو مێک وەرەگیرە، بەڵام ساڵاکە کەمیان کردوەوە بۆ 130 کیلۆ بۆ هەر دوو مێک. جا داواکارین ئەم مشکلەیەمان بە داداچوونی بۆ بکرێ و لایانی پەیوەندیدار داکۆک بن لەسەرەوەی کە پژگیری فەلاح بکرێت، چونکە بڕبڕە و ئابووری هەموو وڵاتێک لەسەر کشت و کاڵە. کوالیتی گەنمەکەتان ئەم ساڵ چۆن؟ ئەو کەسە قسەمان کرد لەگەڵ هەندێک لە برایانی جوتیار و جەنابیشتە باسی ئەوتانێک لەم ساڵ زۆر باش نییە وایە؟ وەڵاهی ئیتر ئەواش بە قەدەری خۆی گەورە باران ئەم ساڵ کەم بوو، کوالیتی گەنم زۆر باش نەبوو، بەڵام هەتاکو بڵێ لە چاو بێبارانی و ئینی ئەمسکە شوواکەیە سپاس بۆخوا باش بوو، بەڵام ئەو ڕێژەیە نەبوو کە وەکو فەلاح چاوەڕێیە کرد. ئەوش تەقدیری خۆی گەورە بوو کە باران نەبوو ئەم ساڵەکە وەک پێویست. چەندێکت هێناوە بۆ ئێرە؟ وەڵام من 5 تانە. ئەوەی کە چیت لە ماوەتەوە لەو 5 تانە؟ ئارە وەڵام. ئەوەی کامێنێتەوە تەمای چی لێ بکەیت؟ وەڵاهی ئەبێ لە بازاڕ بیفرۆشینەوە بە نرخێکی زۆر هەرزان بیفرۆشینەوە، چونکە پژگیریەکەمان هیچمان بۆ ئانی حساب کە هیچ نەکراوە، بێت چەند ماڵێک چەند جوتیارێک ناوەکانیان ئەخەنە سەر یەک پژگیری، ئەنجا ئەتوانن بڕەگەنمێک تەسلیم بە حکوومەت بکەن. یعنی بە بازاڕکردنی گەنم لێرانە چەندێکەکات تقریبان لە دەرەوە نزیکەی؟ وەڵا بە نزیکی 400 دینار 450 دینار 400 دینار. حکوومەتی عێراقی بۆ ڕقەمێک تەنی 800,000 ئەیا بە جوتیار، ئەگەر خەسمێکی هەبێ 8,000 لێ بڕێ، دوو خەسمی هەبێ 16,000 لێ بڕێ بە نیسبەت وەرگرتنی لە سایلۆ. لە بەرهەمەکەی خۆتان ڕازینی وەکو جوتیاران لەم ساڵدا؟ وەڵای ئێمە بە حکمی ئەوەیە کە بێبارانی بوو باش بوو، گەنمی بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی خۆمان بە حکمی لێرە ئاژین گەنمەکە باش بوو لە چاو گەرمیان و منتیقەی کۆیە و ئەمانە درێنیان نەکەی. ئێمە سپاس بەخوا باش بوو لە چاو خۆیەوە زەرەدێکی وامان نەکەی، سادەمان نەکە، بەڵام زەردێکش ئەوە نەبوو بڵێ شانی باسکردن بێ. باشە قسەمان کرد باسیەوەت کرد ئەم ساڵ بۆی ئەو بارودۆخەی کێ وشکە ساڵیە نرخی کرێی بارکردنی لۆرەکانیش دابەزیۆ؟ بەڵێ دابەزیۆ. چەندێک ئێستا؟ پار تەنی بە 50,000 و 40,000 ئەوانیانە ناژوورێ. ئەم ساڵ ئاخر زۆرەکەیەکە لە عربەت وێنانە بە 15,000 تەنیە نایەنە. بە حکمی ئەوەی نەسرین خان بەڕێوەبەری سایلۆی ئێرە قەزا و ناحیەکانێکی بە نۆرە بۆی هەر هەمووی بە یەک جار نەیە هەچی ناحەیە بە یەکەوە گەنمەکانیان بارکەن و چەند ڕۆژێک لە نۆرە بوەستن. پێشتر لە نۆرەیە جاران لە سەردەمی مدیرەکانی کەیە ئەم دابشکردنی ناحێ و قەزاکان نەبووە، هەمووی بە یەک ئاگانگوز ئەمڕۆ سایلۆ کرایەوە، هەچی فەلاح بوو گەڵای ببارە کرد و هیوا بوو 10 ڕۆژ لە نۆرە ئەمایەوە. مانی بە هاوکاری کاکزانە و نەسرین خان وان هەستان
ڕێکیان خستەمەسە 4 ڕۆژ بۆ هەربەر بێ 3 ڕۆژ بۆ بنگر بێ 3 ڕۆژ بە خدران بێ 4 ڕۆژ بە بازیان بێ 4 ڕۆژ ئەوتان پێ باشە ئەوە زۆر شتێکی باش بوو هەم کرێی سعری گەڵابەکانی دابەزان هەم ئەو ڕۆژش کابرا باریەکە ئەس ئەو 3 ڕۆژەی نوێرەی بازیانە من ئەم ڕۆباریەکەم بۆ بانی بەرمەکەوێ جاران وا نەبوو جاران هەموو ناحێقەزەکانی سنووری بازرگای سلێمانی هاتنە نوێرەوە یا بوو دەڕۆژ ئاگاداتانەگەنەوە چۆن ئەزان لە پێیجی سایلۆ دابەزێنن مەسەڵە لە یەکی مانگە تا 4 مانگ نۆرەی ئەربەتە یانە لە 4 مانگ بۆ 10 مانگ نۆرەی خدرانە ئاوە ڕێکارەکان چۆنە لێرە پیا و بە ویژدانن و قسەی بکە زۆر بەڕێک و پێکی هەر لە کارمەندێکی هەتا نەسرین خان زۆر بە مەزبوطی شەکانیان دەکەن پیا و بە ویژدانەوە قسەی بکە ئێمە ڕخنەمان لێنە گوێم لێ نەبووە هیچ کەسێک ڕخنەی لێبێ نەگەێ من نەک من دەبێت بە تایبەتی جەماعەتی ئەو چەند مۆزەفەی مختبەرەکە گەنمەکەی فاسەکەم زانم گەنمە بە کەڵکی ئاردەیان نایە ئەوانە بەخوا بەبێ جیاوازی بۆ هیچ کەسێکی وەک خۆیان نەڵێمە وەکیلی چەند ملیۆن کەسین بەخوا هەموو کوردەستەیە گەنمێکشانی ئار نەبێ ناڵین داخەڵ بێ و ڕەفسیەکەی نەسری خانسڵاو دەبێ و کاتتاش هیوادارم زۆر باش بیت بالەوە دەست پێ بکەم ڕێژەی وەرگرتنی گەنم لەم ساڵدا ساڵی 2025 چۆنە و تا ئێستا چەندێکتان وەرگرتووە بەخێر بن سەر چاو ئەم ساڵە ڕێژەی گەنم بۆ شاری سلێمانی 145,000 تەنمان بۆ دانرا 145,000 و بڕێکیشە و لەگەڵ ئەوەشا بۆ شاری هەڵەبجەش 13,000 تەن دانرا 13,900 یعنیواتە بە هەردووکیەکە تا 159,400 تەن دەستکرا بە وەرگرتنی گەنم لە جوتیارانی بەڕێز و تا بەرواری نۆی حەوت بوو بەڵام ئێمە داوای ئەومان کرد کە بۆمان زیاد بکرێت بۆی درێژ بکرێتەوە ماوەکەی ئەویش بۆیان درێژکردینەوە تا ڕۆژی سیانزەیمان کاکاتە ڕۆژی یەکشەممە تا ئێوارە درنگانێکە تا نۆی شەودەی شەو ئەگەر هەر جوتیارە گەنمی هەیە با بۆمان بێت باشە سەبارەت بە نرخەکان جیاوازی هەیە لە نرخەکانە یاخود هەر گەنم بە ئەو ڕێژەی کە بۆتانێت بە یەک نرخۆی بەڵێ خۆی لە ڕاستیدا گەنمی ئەم ساڵ دوو جۆر گەنمە وەرەگیرێ لە جوتیاران ئەو دوو جۆر گەنمە گەنمێکمان هەیە گەنمی دێمە گەنمێکیشمان هەیە گەنمی بەراوە ئەو گەنمی بەراوە بە شێوەی مڕەشات ئاوەدرێ ئەو مڕەشاتە چی لێکراوە کراوە بە نرخەکەی کراوە بە 850,000 چونکە جوتیارەکە مەسرفێکی زۆری تیا ئەکات ئەوەی گەنمی دێمیشە ئەوەیە کە بە ئاوی باران و ئاودراوە ئەویش بە 800,000 طبعا ئەمە ئەم مەبلەغە پارەیە بۆ جوتیار سەرف ناکرێت 850 کەش و 800 کەش یەکی 25,000 لێ ئەڕوا بۆ مەساریف و بۆ لیان ئەمڕین بۆ ڕسوماتە لە ناو لێرە بێجگەلەوەش کات گەنمی دەرەجە 1 و دەرەجە 2مان هەیە ئەم گەنمەش هەروەهالی ئەبڕێ و بە پێی خەسمەکانی لەوانەیە هەتا 690,000 ڕۆات کوالیتی ئەو گەنمەی کە تا ئێستا بەدەستان گەشتووە تا ئێستا هاتووت بۆ ئێرە کوالیتەکەیان چۆنە لیان ڕازین واللهی ئەم ساڵ کوالیتی گەنم زۆر باش نییە گەنمی عربەت باش بوو گەنمی هەندێک گەنمی ئەوانەی کە بە ئاودراوە کە بە مڕەشات ئاودراوە لە منتیقەی کەلات ئەوەش زۆر باشە گەنمی سێسایق و ئەوانەمان زۆر باشە بەعام گەنمی عربەتیش باش بوو بەڵام هەندێک جۆرە شوێن هەیە کە گەنمەکەی باش نیە مەسەن بۆ نمونە گەنمی چەمچەماڵ منتیقەی چەمچەماڵ گەنمەکەی باش نەبووە منتیقەی ڕانێ کەمێکی باش نەبووە لێرەش ئێرە باش بووە گەنمەکەی ئەم منتیقەیە باران باریوە زۆرە خۆی نەبوونی باران و سەرمایەکیش لە کاتێوی کە گەنم گوڵی کردووە سەرماکەلی یاوە هەندێ نەخۆشی کردووە گەنمەکە زەعیف بووە بەهۆی ئەوە ڕەفس هەیە ڕەفسەکەش عادەتەن شکاویە و سوونە و ئیتر گەنمی کۆنە و گەنمی کۆن عادەتەن ڕەسیدەکەشیە سووتێر لە نەکەر خۆی کە وەرناگیرە هەتا گەنمی پێشترە ئێستا هێندێت بەڵێ ساڵی پارەگەبی ئەنە نێمە جیهازمانەیە جیازەکەی خوێنێتەوە کەمە گەنمی پارە و نابێت باش ئەو هەنگاوانە چییە دەبێت ئەومان بۆ ڕووکەیتەوە گەر جوتیارێک بێت بۆ ئێرە یەکەم شت دەبێت چی بکات تا گەنمەکەی ڕادستی ئێوەکە ئەو ڕێکارانە چییە
خۆی لە ڕاستیدا ئێمە جوتیاران کە دێن بۆ لە ئێمە لە زراعەوە پشگیریان هەیە ئەو پشگیریەمان بۆ ئەهێنن ئەو بڕەتەنەی کە بۆیان دیاری کراوە لە پشگیریەکەی هەیە ئێمەش بەشی ئامارمان هەیە لێرە پشگیرەکەی هێنێ بۆ بەشی ئامار لە بەشی ئامار ئەڵێ سیرەکە بزانێ ناوەکەی لە بەغاوە هاتۆتەوە بۆ لامان چونکە ئێمە قرسێکمان بۆی لە بەغاوە ناوی هەموو جوتیارەکانی تیا بۆ هەر 6 سایلۆکە کە لە لای ئێمە گەنم وەرگرن ئەو قرسە ئەگەر ناوی تیابوو یەکسەر ئێمە داخلەکەی نوڵی نوێرە ژوورەوە استعلامات وەسوشتی بۆ کات و تەرتیباتی بۆکەن و ئەچێت بۆ بەشی مختبەر لە بەشی مختبەر کە دەرچوو گەنمەکە یەکسەرەی نێرێ بۆ بەشی قەپان دوای قەپان کە کێشای نێرێ بۆ بەشی فەنیەکان لە فەنیەکانیش یەکسەر ڕۆکرێەوە چێتە ناو سایلۆکانەوەوان باشە ئەو جوتیارانی کە دێن بۆ ئێرە ئەو ئاستەنگانی کە ڕوبەڕووی ئێوە دەبێت یا ڕوبەڕووی جوتیاران دەبێت دەمێت پێن بڵێ ئەو ئاستەنگانە چییە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە لە کاتی وەرگرتنی گەنمان الحەمدولله ئێمە هیچ ئاستەنگیەک ڕوبەڕووی ئێمە نابێتەوە بەڵام ئاستەنگی ڕوبەڕووی جوتیارە بێتەوە بۆ نمونە ئێمە ئەم ساڵ و پار و پێرار و پارش چونکە من پێرا لێنەوە بەس پار خۆمی لێرە بوو ئەم ساڵیش لێرە بووم نەمهێشتوە هیچ سیارێک لەبەر دەرکا شەوێکیش بمێنێتەوانێ سیارەمان هەمووی مامتیقەمان کردووە شوێنمان کردو هاتوون گەنمەکان تەسلیم کردو بەڵام ئەم ساڵ غەدرێکی گەورە لە جوتیارانی هەرێمی کوردستان کراوە بە تایبەتی شاری سلێمانی کە ئەو بڕەگەنمەی بۆ دۆنمێک دانراوە زۆر کەمە لەو بڕەگەنمە ینی زۆر کەمتر بۆیان دانراوە کە بۆ هەر دۆنمێک 1 کیلۆیان بۆ دانراوە کە ئەمەش بڕێکی زۆر کەمە لە جنوب وانە یعنی لە خواروی عێراق وانە بە پێی مەسەلەن جوتیارەکە 800 کیلۆی بۆ دانراوە 700 بۆ دانراوە باشە ڕێژەی کام کۆی گشتیەکەی چەندەکە وەریەگرێت حکوومەتی عێراق خۆی مەسەلەن جوتیارەکە ئەو پەڕی ئەگەر 50 دۆنمی بۆ کرابێ 50 130 بۆ حسابە 50 130 کیلۆی 50 دۆنم بەڵام لە دۆنمێکە خۆی 130 کیلۆ هەر نابێت لە دۆنمێکە لەوانەیە بڵێن 1300 کیلۆشی جاری وایە تیاابێ یعنی ئەو زەرێکی زۆری کردووە جوتیارەکە ئەبێ ئەو گەنمەی کە ئەمێنێتەوە لێ یانە بێ لە بازاڕا بیفرۆشێ یان نازانم ئەڵێن دوو کۆمپانیا هەیە دوو کۆمپانیاکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە حساب پرسیارە بکەم دەوترێت دەوایان لێ وەردەگیری وایە ئەوەی کە دەمێنێتەوە لای جوتیار خۆی هینێک دەرکراوە من بینیم ئەمرێک دەرکرا بوو بینیم لە بەڕاستی بۆم نەهاتۆ بەڵام لە فەیسبووکا بینیم دانرا بوو لە ئینتەرنێت کە لە هەولێر و لە سلێمانی کۆمپانیای قەیوان خۆشناو ئەو بڕەگەنمەی کە لە جوتیاران ماوەتۆ لیان وەرەگرن پەیامی تۆ بزانم بۆ جوتیاران پەیامی من بۆ جوتیارانی بەڕێز ئەوەیە ئەو گەنمەی کە ماویانە ئەو ڕەسیدانی کە ماویانە هەتاوەکو ڕۆژی یەکشەمە ئێمە تا سەعات 9 شەو ئیشەکەین هەتا 9 شەو گەنمەکان هێنا لیان وەرەگرین و ئەوانیش با بیهێن و با پەلە بکەن لەوەی نەوەکو گەنمەکەی ڕەفز بێت دوای ئەو شەوەکە ڕەفز بووی تر بۆ بەیانی ناتوانین لێی وەرگرینەوانێ هیوادارم جوتیاران ئەو گەنمەی ماویانە بە زووترین کات بێنن